بێژانی عەزیز و خۆشەویست ئەم کاتتان باش، هیوادارم لە هەر شوهان ساق و سڵامەت بن. لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە ئیبراهیمی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزب حکمەتیشمان لەگەڵا وتوێژەکەین سەبارەت بە دەستگیری و هێرشی جمهوری ئیسلامی بۆ سەر کۆمەڵگا و فعالین و هەر ڕۆژە ئەم وەزیەتە ئیدامەی هەیە. پێشەوەی پرسیارەکانم ئارەسە بکەم، ابراهیمی باتمانیەکە دەنجی منەبیسی زۆر خۆشاتی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگتان نەبیستم، زۆر سپاستانەکەم. زۆر سپاس بۆ تۆش برایمی باتمانی. دیارە تا جمهوری ئیسلامی لەسەر کار بێ و جەنایەت بخڵقێنێ و فەقر و فەلاکەت و نەداری و هەژاری بۆ کۆمەڵگا تەحمیل بکا کە تەحمیلی کردووە و هیچی بۆ خەڵک نەهێشتووەتەوە، هەر ڕۆژە و هەر سەعاتە لەسەر ئەم مەوزوع و هێرش و درەندگی جمهوری ئیسلامی بدوێن بازم کەمە و وەگەڵ هیچ نەکوترابێ. پرسیارەکەم ئەمەیە، بۆچی جمهوری ئیسلامی دەست لە دەستگیری جوانان و هێرشکردن بۆ سەر خەڵک و کۆمەلگا هەڵناگرێ و هەر ڕۆژە ماشینی جەنایەتەکەی تیشتر و زیاتر حەدادی و ئامادەترەکە بۆ سەر ئەم هێرشە بۆ سەر کۆمەلگا؟ بۆی چییە؟ خۆکەیەوە سەر لە ڕوژ ئەوڵە و تایسەر ڕەبتی بەم خەڵکەو نەبووە، وەسڵەیەک ناجۆرە بەو جامعە. ئەمە یەک واقعەتێکە جمهوری ئیسلامی و خودسەران جمهوری ئیسلامی ئەمەیە زانن بناغەکەی ژێ بە کوشتن و بە ئێعدام و بەگرتن و بە درودەلەسە و هۆقەبازی هانە سەر کارەوە. ئەمە ئیمڕوو بووچە ئاوا یەکسەرا بێشەرمانە ئەو جامعیانە ئەمن کردگە، زندگی و ڕۆحی مردمێ داغان کردگە و ئەمنیەتی لەو جامعە بوو مردم نەیشتگە و کامڵەن جامعەی ئێران بخصوص کوردستانێنا ئەمن کردگە. دەیلەکەی مەسەلەی بەقای خۆیە، دەیلەکەی ئەزانێ بە ڕژیم جمهوری ئیسلامی گەیەسە بوون بەس دقیق ئەزانێ مردم لێ جمهوری ئیسلامی عبوریان کردگە، دقیق ئەزانێ نەسڵێک وا لە جمهوری ئیسلامی گەورە بوونە قبولیان نییە، نیشانیان داگە دەهای هەشتادی ئەم جمهوری ئیسلامی و ئەم خورافات و ئەم قوانین قرنبووقیە قبول نییە و تەوەقۆی تری هەست، ئارەزوی تری هەست گەرەکێ جامعەیەکی بێت تیا ئازاد بێت، بتوانێت دەستپوا بۆ قەڵام، بتوانێت زندگی خاسێ بێت، ئومێدێکی بێت، سەرحاڵ بێ وەک بەقیە کوشوەرەکان تروا لە دۆوەر خۆیان ئەوێنێ خەڵک خەریکە زندگی خۆیەکە. بلاخرە باوجود ئەوە سەرمایەداریە وەلێ وەتەک جمهوری ئیسلامیە ئەسڵ قابل مقایسە نین. ئەوان هەدەقەل کوێنێ لەم دنیا تۆ ئەوینی لەسەر پوشش یەک هەزاران نیرو و مسەلەح و ئۆرگان و مفتخور و ئەنگەلی سازمان داگە فقط بە زور ئەوەی کە بەرخۆ دەکا بە وژنانە. تۆ باشای دانشگاکان کە بزات چیان پێکە، چوو سەرگوتیانەکەن، چوو لیانەگەن، چوو تەوهینیان پێکەن، چوو کەنیشکە دانەجوگانەگەن لە پلەوە کاورایکی ئەنگەل دەستی پیانەوەنی ئەیان خاتە خوارە و لە پلەکانەوە تا بیگرە لە زندانەکانە ئەیان گرن، شکەنجیانەکەن، تەوهینیان پێکەن، تەجاوزیان پێکەن و هەزار جنایەتر کە بەو بوونەوە جمهوری ئیسلامی بوو وایەکە. بە نەزەر من بوو ئەوەی کە ئەزانەی مەرگ خۆی ئەوێنێ، یعنی ئەزانێ مردم دی ئەنتخاباتەکە نیشانێدا، انتخابات ڕئیس جمهور قاتڵ نیشانێدا، مردم نەچۆنە پای دی بە چ زوانێتە یا قسەکەن. تۆ تماشای مەجلسێکە تعدادی پاسدارێ قاتڵ و تیرخەلازەنێ جەمە و کردێمە ناو مەجلس، چ ڕەبتێکێت بە مردمەوە؟ تماشای مەسلحەت نظامێکە، جەماعەتی عەقب ئوفتادەی کۆنە فکری دواکەوتو هاتنە خەریکی لەنێ دانیا بوو چەست بۆ کنترۆل جمهوری ئیسلامی، بۆ ئەوەی کە بوو منەوەی جمهوری ئیسلامیە. قسەکە وەسا جمهوری ئیسلامی ئیمڕۆ هێرشەوە ببوون ئەوەسا هەر ئاعەل لەم ماوە لەم سێ ڕۆژە 5 نەفەریان لە سەوڵاوە و لە پیرانشارە گردگە، لە بووکانە 1 نەفەر ئەلان حدود 23 نازانم 5-6 مانگە کەس خەوەرێکی لینیە بە نازانێت کەس شوونی ها لە کوێنە، لە کامیێرانە چەند نەفەرێکیان گردگە، دوارە لە پیرانشارە 200 کەنیشکی تریان گردگە.
لە ئەوینی لە سەقزا دوارە کەنیشکی تریان گردیا حتا ئەوانەیەکەوە وەسیقیان داوە یا لەم هێنا بە قەڵ خامنەی وتی ئازاد من تێعدادێکی ئەنگوش شمار ئازاد کردیاوە دوانە ئەوانیانە گردیا ئەوانەیەکەوە چۆنە ئاگرەکەی کۆساڵان لەم فەسڵ تاوسانە مردم خەریکە کارەکە کەشاوەردیە گیایەکی چنیە ئاڵف و بەدبەختی زندگی ئەوەسە جمهوری ئیسلامی تووبارانی کردگە ئەو منتەقەی کێشاسە ئاورا وەختی جوانەکانە چەند خاموشەکەن ئەمانێ زندان کردگە ئەمانەیە کردگە لە کۆڵەبەریجا بە هەزار بەدبەختی چن تیکەی نان دەربێرون بوو مناڵەکان ئاخر کاورا ئەگەر کاری بێ ئەگەر بزانێ ئەمکاناتی کەس ئەشێ بوو چە ئەم ریسکەکە بۆ ئەشێ بە کۆڵە و کێف بە کێف بەرد بە بەرد بەو هەموو سەختیە و لەمەیان مینەکانە و کە هەنووز پاکی نەکردگەسە و ئەشێ بچێ بوو تیکەینان وەلی بەڕەحەتەیان کوشت گشت ئەمانە گشت ئەم شتێنەوە باسیەکەی من باسیەکەم بە نەزەر من نیشانەیە وەسا ئەم ڕژیمە بوو چەوایەکە بوو ئەوەی کە ئەمە ڕەتی بۆ مەرمەوەیە زۆر سپاس بۆ تەوزیحەکانت برامی باتمانی هەر وەکو تۆ ئیشارەت کرد دیارە 43 ساڵە جمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی ئەوەڵیەوە تا ئێستا گرتوویە و کشتوویە و بڕیویە و هەژاری و نەداری بەم کۆمەلگا تەحمیل کردووە کار لە تەوهین و شێلاق لێدان لە خەڵکیش گوزەراوە لەم ڕۆژانەدا چەندانە ژن بە بێمەقنعە بەسەر پردێکە ڕۆیشتون پردەکەیان پلۆم کردووە قەرارە شێلاقیش لە پردەکە بدەن یعنی واقعاً هیچی نێشتۆ لایەتر و باسیەوەت کرد کە خەڵک ئەمنیەت و ئازادیانەوێ بەڵام بە پانایی ئێران قین و تووڕەیی لە جمهوری ئیسلامی لە ئەرز و ئاسمانەوە دەبارێ تەواوی خەڵکی کۆمەلگان ناڕازین بەڵام دەبینین 5% ئەو کۆمەلگان نەهاتوۆتە مەیدان ئەو قین و تووڕەیی بکا بە سێڵا و لافاوێک بۆ هەڵکەندن و ڕاماڵینی جمهوری ئیسلامی ئەم خەڵکە بە دوای چیان عیلەتی ئەم سکوت و انتظارە هەرچەندە تەی دڵۆ ناڕازین هیچی جمهوری ئیسلامیان قبول نییە بۆ لە مقابل ئەم هەموو جەنایەت و زوڵم و زۆر و فەقر و نەداری و هەژاری و ئێتیاد و هیچی بۆ کۆمەلگا نێشتۆ ئەم خەڵکە نایەنە مەیدان و تەکلیفی خۆیان ڕۆشنەوەکەن کوتم 90% ناڕازین بەڵام 5% دێنە مەیدان بە نەزەر من خەڵکاتن لە 96 و 98 و لە 1400 هاتن پارەکە جا بۆ بوونەوە خەڵک هاتنە ئەوەی سەدی شتەکە ڕۆشنە لان ڕوو دەڕوو یەک قەراریان گرتگە کرێکاران زەحمەتکێشان فەرهەنگیان بانشتەکان جوانان دانشگایەی مەدارس ژنان بە تایبەت گشت ئەمانە ئیمڕۆ جوبهەیان گرتگە لە مقابل زەدەنقلابە لە مقابل جمهوری ئیسلامی کە کات دەدادیان مسەلحە بە نەزەر من شەڕەکە ئەوینی لە دوورەوە شەڕەکە ئەوینی ئەم دوو جوبهە لە مقابل یەک کاویستانە و مردم حرەکەتیان کردێت چەندین نەو حرەکەتیان کرد بۆ ئەوەی کە لایوەن ئەمە زۆرەکەیان نەگەی دەیلەکەی شەس براخەتانی دەیلەکەیەوە سابە هەنووز ئەو نیرو ئەزیمە وا هەستیان ئەو سازمانەوە ئەشێ لازم بێ ئەو پەیگیریەوە ئەشێ بیکەن واقعەن و ئەو جۆرێکەوە ئەشێ دەست بنە ناو دەستیەک هەنووز کەمە تۆ مەسەڵەن تماشای تەزاراتەکانەکەی لە شارە گەورەکانە حتا لە شارە بوشکەکانە مەسەن شاری وەک بووکان کێ حداقل 150,000 نەفەر جەمعیەتە وەختی تێنە خیاوان 10,000 نەفەرێ ئەگەر ئەم 150,000 نەفەرە 50,000 بێتە خیابان و دەست بنە ناو دەستیەک لە مەقابل سەرکوبگەرانە بێسن بە نەزەر من جمهوری ئیسلامی نابووتەکەن ئەگەر لەم نەپرسی ئەمەستا ئەشێ بوو ئەوەی کە بتوانن دیتر نەجاتیان بوو وەک بە شەر زندگیکەن لە دەست ئەم هەموو ئسترس و گرتن و بڕین و فەقر و فەلاکەتەوە جمهوری ئیسلامی ئاگاهانە بە بەرنامەوە بوو منەوەی خۆی بوو گیرفان خۆیان بە مردم تەحمیڵیان کردگە ئەشی بە قودرەت بێنەمەیان ئەمە تا نیروی عەزیمیان است قودرەتی فرێیان است ئەشێ پەتانسیل خۆیان بناسن ئەتانن نە جمهوری ئیسلامی دەیان وەک جمهوری ئیسلامی ناتوانێت بەریان بگرێت ناتوانێت لە مەقابڵیانە تاو بێرێ وە شەردێ وە شەرتی نیروەکە دێرتە مەیان
سپاس بۆ تۆزیحەکانت برامی باتوانانی دقیقەن منیش منزورمەوە بوو دیارە کوتم 40 ساڵە بەرابەر بە جمهوری ئیسلامی کەم و زۆر تا بە ئەمڕۆ کە خەڵک ئێتراز و ناڕەزایەتی خۆیان دەربڕیوە بەڵام منیش قسەکەم ئەمە بوو کە دەرسەدێکی زۆر کەم لەو 90% ناڕازیە هاتوونەتە مەیدان بدل هەر بەو دلیلش جمهوری ئیسلامی لە قودرەتە ماوەتەوە ئەم هێز و قودرەتە واقعیە ئەم قین و تووڕەیە نەهاتۆتە شەقام جمهوری ئیسلامی ڕاماڵێ بەدوایمە سەرنجامی ڕاهکار و ڕەهایی و نەجات لەم وەزیەتە تۆ دەگێڕیتەوە بۆچی تا خەڵک بتوانن نەفەسێکی ڕاحەت بکێشن بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی و هێنانە خوارەوەی جمهوری ئیسلامی لە قودرەت ئەمە لە گرەوی چیایە دەبێت چ بکەن ئەلاڕەغمی تەواوی ئەو تەلاش و فەداکاریانەی تا ئێستا خەڵک کردویانە و خوێنیان داوە بەڵام دەبینین کافی نەبووە جمهوری ئیسلامی بە وەحشیگەری و جەنایەتەکانی خۆی هەر ئێدامادا بۆ ئەوەی ئەمە یەکجار بووە هەمیشە جمهوری ئیسلامی لە ئەریکەی قودرەت بێتە خوارەوە خەڵک دەبێت چ تەسمیمێ بگرن و چ بکەن خەڵکە بەنظر من خەڵک ڕۆشنە خەڵک کامڵە مەوزعی ڕۆشنە و خەڵک ئەزانێ ئەچێ چەپکە یەکی لەو خەڵکەی زانێ دی تا جمهوری ئیسلامی بێ ئسترس نەداری فەقر و بێکاری گەرانی ئاخر خواخەن قسە فقط کەلیمەیەک نییە بیژی گەرانی فاجعەی هاو باراوردێ لەو مەملەکەتە یانێ مردم ئەلیان هانە ژێر شەدیدترین فشارە و ئەمەی ئەزانن تا جمهوری ئیسلامی هەست داستان هەرەمەسا مردم ئەشێ بوو ئەوەی کە لایوەن بوو ئەوەی کە بە قەڵ هێنکەن ئەشێ قسەکە ئەوە ساشێ فرەتر بێن بەمەیان سازمان فرەتر بن لە خۆیان لە مەحەلاتە لە شارەکانە ئەشێ بە یەکەوە قسەکەن ڕەهبەران عەمەڵی کۆمونیستەکان جوانان ئازادی خواز و بەرابەری تەڵەبەکان فەرهەنگیان معلمان بانشستەکان ئەو کەسانە وان بە قەوڵتونەوە دەرسەد مردم ئیمڕۆ بەر جمهوری ئیسلامیان گەرەکنیە و دەست ئەم جەنایەتکاریدا گیریان کردێ و زندگییان نابوت بووە ئەشێ بە یەکەوە قسەکەن ئەشی خۆیان ئامادەکەن بوو شەڕێک نەهایی بوو ئەو شەڕێکی جمهوری ئیسلامی دی لەمە زیاتر جنایەت نەکە لەمە زیاتر زندگی مناڵ مەخوەیان و مناڵیان و هاوسی و هەر کەسە ناوێنی نابوت کردیە ئەشێ خاتمەی پێبە ئەشێ خاتمە بن ئەمە چوو وەزعێکە کی ئەم مجەوەزێ بە جمهوری ئیسلامیدا بەمەی خۆی ئەگرێ بەمەی خۆی شکنجەیەکە بەمەی خۆی دزیەکە بەمەی خۆی زندگی بە خراوی بە مردم تەحمیل کردیە بازم خۆشی بەرها خەزانێ بازم ڕاست خەریکە لە بەرچاو مردمە و ئەگەڕێ ئەمەسا بەو بوونەوە مردم ناوێتی ئەمە بەشی ناوی ئەمە قبولکە ئاخر تاکەی برسێتی ساڵێ دوان ئاخر تاکەی گردن 45 ساڵ تاکەی لە کوێنەی دنیا هەست ئەشی وە خەڵکانە ژنت نیمێ جامعە حەساوەکە نیمێ بەشەر شەو ڕۆژ سەرقوتێکەن شەو ڕۆژ تەهدیدێکەن بیوەن تەجاوزی پێ بکەن ئاخر ئەمنیەت ملیانێ چە من حاڵی نیم ئەمنیەت ملیانێ چە ئەگە ئەخو جمهوری ئیسلامی خۆی ئەمنیەت یانی ئەوەسە زندگی مردمێ نائەمن کردیە ناژێ ئەمنیەت جمهوری ئیسلامی ئەوە قسە ناکە ئەمنیەت ملی ئەخ من نازانم وەسیقە یانی چە بۆ ئەشێ کەسێک هەڵە سێژێ باوە داتانم ترم دانشکاکانم بە قەوقارا پەرداختێکم هامەژێر فەقرە هەزاران هەزار فۆق لیسانسە و لیسانسا لەو جامعە گشتی بێکارە باشە چەپکە وەختی تێتەمەیان تێت ئێحترازەکە جمهوری ئیسلامی یا ئەیکوژێ یا زندانیەکە پاپۆشتوزی بۆ دورسەکە ئاواوە تەکیا بەرخوردەکە تماشای خۆی قەزاییەکە باوە لە دنیاە خۆی قەزایی دنیا گشتی مستەقلە بلاخر دەفاکە لە حەدێک بنیامەکان من حاڵیم ولی لە ئێرانە جەماعەتی پاسدار و بنیام کوژی کردێ بەناو خۆی قەزاییە بە مەرخوان حکم سادرەکەن بۆ مردمە آخر ئەمانە لەمە ناعەداڵەتی تر لەمە زەڵم فرەتر لەمە جنایەت فرەتر لە کوێنەی دنیا ئەز من دانیشم تماشاکەم بە نەزەر من ناوێتی ئەمانە قبولکەن ناوێ ئەم زندگی وا جمهوری ئیسلامی پیان تەحمیل کردێ شایستەی مردم نییە
شایستەتان نییە خەڵک کوردستان جوانەکان شایستەتان نییە ئێوەشێ شادا بن ئەشێ گیرفانتان پڕ بێ ئەشێ ئایندەتان بێ ئەشێ سەرحاڵ بن ئەشێ ئەحساس ئەمنیەت و حرمەت و کەرامەتکەن گشتی لێ تا سندێ ساو دوای تا نیشتی تەبیژی کەسێک کونێکی تێکا نا فقط خواتانن نەبە ئومێد بە دەوڵەتەی سەرمایەداری ناوێ هیچ نە ئومێدەکان بەم دەوڵەتەی سەرمایەداریە لە عەرەبستان سعودی بیگرە لە ئەمریکا بیگرە لە ئەوروپا بیگرە ناوێ خۆش شەڕەکە هالێنە بەدبەختیەکە جمهوری ئیسلامی تەحمیلەکردێ ئەشی ئەم دڕکە لە ژێر پایە دەربێ. زۆر سپاس برامی باتوانانی بۆ تەوزیحەکانت وەختەکەمان گەیشتە ئاخر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاستان بۆکەم سڵامەگەێنم بە بینندگان ئەزیز و ئەمێدەوارم واقعاً جدی بن. هیوادارم ئەو قین و تۆڕێیەی کۆمەلگا دژ بە جمهوری ئیسلامی یەک بگرێ و بێتە مەیان و تەکلیفی خۆیان بۆ نەفەس کێشان و بۆ ئەو ئازادی و حرمەتەی کە تۆش ئیشارەت پێکرد بە سەرنجام بگات و بتوانن ئەم دەستکەوتە بەدەست بێنن بێ ئەو یەکگرتوویە بێ ئەو هێرش و بوون بە یەکۆ لە شەقامەکانە جمهوری ئیسلامی ڕاحە دەتوانێت لەم گۆشە و لەو گۆشە بگرێ و بکوژێ و یادام کا و سەنگسار کا و لە بین بەرێ دەبێ یەک نقطە عرض دەکەم یەک نقطە بۆ باوەڕ کە جمهوری ئیسلامی لە هەرچی دەورانە زعیفترە تماشای ئەو هاشۆویشێ نەکەن باوەڕ کە خەویان نییە خەویان نییە ئەترسن لەمە ئەزانن چقیان نەسەتێ وەردی وەک مارێ بیکوژی هەر ئەمبارە و بارەکە دەقیقەن جمهوری ئیسلامی خۆی زۆر باشە زانێ ئەجایبە لە قودرەتە ماوە خۆیان دەزانن کە بۆ لە قودرەتە ماون لەبەرەوەی ئەو نەقین و تووڕەی لە جمهوری ئیسلامی زۆرە هیوادارم ئەو خەڵکە ئەو 89% کە پڕبەدڵ قین و تووڕەیان لە جمهوری ئیسلامیە دەڕژێت بێنە مەیدان و یەک لە ڕۆژێکی معەنە تەکلیفی جمهوری ئیسلامی لە ئەریکەی قودرە ڕۆشنکەن و بیچێتە خوارەوە. زۆر سپاس بۆ بەشداریت. زۆر سپاسیش بۆ ئێوە کەستان خۆش بێ. سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری دامەیی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ